دادگا لە 24 حەوت فەرمانی ڕوخاندنی بۆ زیادە ڕێوەکە دەرکردووە هەروە سەر ڕای ئەوەی کە لە 21 هەشت بەڕێز وەزیری ناخۆ فەرمانی کردو بە ڕوخاندن و لابردننی زیادە ڕێویەکە سەر ڕای ئەوەی کە بەڕێبەرایەتی ناحێمان 4 جار فەرمانی ڕوخاندنی بۆ ئەم زیادە ڕێوێ دەرکردووە بەڵام لەسەر و هەموو ئەوانەوە هەتا ئێستا ئەم زیادە ڕێویە باقی و ماوەتەوە ئەمەش ئیحراجیەکی قورسی بۆ ئیدارەی ناوچەکە دروست کردووە بەهۆی ئەوەی ئەم زیادە ڕێوێ نەڕوخاوە بەهۆی ئەوەی کە بەشێک لە دام و دەستگاکانی ناوچەکە هاوکارمان نەبوون بەشێکی تریان تەواو پێچەوانەی ئاراستەی بڕیاری دادگا و بڕیاری وەزارەتی ناوخۆ و بڕیارەکانی بەڕێوەبەرایەتی ناحیە هەڵسوکەوتیان کرد و جوڵانەوە بۆیە ئەمڕۆ حەڤەی 11 وەکو هەڵوێز وەرگرتنێک لە بەرامبەر ئەم زیادە ڕێوە گەورەیە بڕیارماندا دەست لە پۆستی بەڕێوەبەرایەتی ناحیە وارماوە بکێشینەوە و لێرە بەدواوە کارەکانی بەڕێوەبەرایەتی ناحیە لەلایەن قایمقامەتی قەزای شارە زوورەوە بەڕێوە دەبرێت تا ئەو کاتەی کەسێکی تر دیاری دەکرێت وەک بەڕێوەبەری ناحیە بۆ شوێنەکەم